تا العراق جهمو آریه که و غد الهرم کردستان دیده کردن پروژه گشت پیدانا پارزگان 2014 لگل برینا موچه حتی نها لسر هرم کردستان هات که قد کردن 1 دینار جبا هرم کردستان نهات کشاندن ددمه که ده هرم کردستان دواره گشت پیدانا جرخانا پارزگان خواه گل عراق پیشکتی تره هر کسی که بدزانه جاریه کوالیتی و جاریه پروژان و جاریه جوانی و جاریه بنیایی و برخب که کهربا 24 دمجمیری هی سیما و رخصار پارزگان ما حتى أبدا دمكو خلق عراق لنوارستو جيرية تنفيري شهد يافيه كددن لكردستان 24 جهالبات أمي بو همو ديوان بحث كين بل احتمال شباني جا ميوانا كمية هجا يلي دور فيه كمية جالي بيتر في برسي بحث كين بريس كان عن خيلاني سرو كبري يفراكسونا بارتي لجواتا بارزگاه وليري كاك كان عن بخير بي زور سباس كاكاكا حالبتا أو جياوازية من باسم كرت خودت بيني يعني سرراك أو جياوازية هي البته به شویکی میدانی شما بردام متابعی است خدمتگزاریکانی او پارێزگاکانە دەکەین عێراق کە زۆرترین پارە بۆ تەرخان دەکرێت بەڵام حتا ئەوان خۆیان دەڵێن جیاوازی لە بینی هەولێر بۆ نمونە ئەوان ئەرد و ئاسمان فەرقە ڕەوشەکە بوو بەم شێوەیە زۆر سپاس سڵاو لە بینەرانی کوردستان 24 ئەو نەخشەی کە جەنابەت تازە شەرحێکی جوانت لە بۆ کرد یەک شتی ئیزافەی سە ئەو شەرحەی طبيعي ل 10 سال 11 ساڵی ڕێکە میزانیەی کوردستان بەگشتی بردرەیە بەڵام ئەوەی کە پێ گوتری پەرەپێدان ئەوەش هەر بردرەیە لەگەری لەو 11 ساڵەی بەراوردێک بکەیت لە بینی بابرین حکومەتی فدرال و حکومەتی هەرێمی کوردستان بە کۆی گشتی هەر سێ محافەزە و زائیدەن پارێزگای هەڵەبجەش کە میزانی پەرەپێدانیە ئەو پێشکەوتنە بەردەوامەی لە هەرێمیش هەیە سکەت و میزانی پەرەپێدان بردرەیە ئایا ئەوم پێشکەوتنەی ئێستا لە پاش 11 ساڵ بە بەردەوامی هەیە و باشوور و ناوەندی عێراق و حکومەتی عێراقی کە سەیری ئێراکەن بە هەموو پارێزگەکانی خوارێش کە سەردانی هەرێمی کوردستانەکەن و مانگانە چەند پارێزگارێک دەن و چەند پارێزگاری سنووری حکومەتی فدراڵیش ماڵیان لە هەولێرە دەبینن یعنی لۆ خۆشی خۆیان و لۆ ژیانی خۆیان دانەوێت لە هەولێر بژین ئەوە نیشانەی ئەوەیە کە حکومەتی هەرێم دەستەوەستان نەوەستەیە بگەڕێنەوە سەر میزانی پەرەپێدان طبیعی لە ساڵی پاش ئازادی عێراق ئەو بیرۆکەی پۆلبلیمەر بوو بە نیزامێک بە قانونێک تەنزیمی کرد لەسەر ئاستی دانیشتوانی عێراق میزانیەکان ڕێک بخرێن لە ئەوەی بنیای تحتی ژێرخانی ئابووری لە هەموو پارێزگاکان ڕێک بخرێتەوە لە 2005 دەست پێکرا هەتا 2013 لە 2013 ئەو کێشانەی لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی فدرال دەستی پێکرد و قوت بوو ئیتر لەوێەوە ئاگاداری کە شەڕی داعش هاتە پێش و مەشاکل زۆر هاتە پێش و زائیدەن 1,800,000 ئاوارەی خواروی عێراقیش هاتن لە هەرێمی کوردستان کە حکومەتی فدرال حاضر نەبوو ئامادە نەبوو ئەو پارێش تەرخان بکە کە بارگریانیەکی قورسە سەر حکومەتی هەرێم بوو دواتر گەیشتینە ساڵی 2019 و دووبارە مەشاکلی ڤایرۆسی کۆڕۆنا هات بەڵام حکومەتی هەرێم هەوڵیدا کو بتوانین پڕۆژە خزمەتگوزاریەکان بەردەوامی پێ بدەین ڕێکخستنەوەی داهاتەکانی ناوخۆی پارێزگاکان بە بڕیارێکی کابینەی نۆ لەوەی بتوانین پڕۆژە خزمەتگوزاریەکان درێژە پێ بدەین کاکاکەر چکە لە 2013 تا 2019 1200 پڕۆژە بەس لە سنووری پارێزگای هەولێر وەستا 1200 پرۆژەی ڕێک و بەرهێنان و خزمەتگوزاریەکان بە گەورە و بە کچکە ئیتر لە پاش 2020 میزانیەی ناوخۆ داهاتی ناوخۆ بەو بڕیارانێک کە لە ئەنجومەنی وەزیران دەرچوون لەوەی داهاتەکان کۆ بکرێنەوە دووبارە بە ڕێژەیەکی پێویست لەسەر دانیشتوانی هەر سێ پارێزگا دابش بکرێتەوە لەوەی خزمەتگوزاریەکان بەرەو پێش بچن ئەمە یەک بوو لەو هەنگاوە پیرۆزانە و گرنگانەی کە حکومەتی هەرێمی کوردستان لە کابینەینەوە بڕیاری لەسەر کاکە ناگەمە باسی هەولێر بکەین هەولێر بە شێوەیەکی ئەفسوناوی بەردەوام گەورە دەبێت لە بیرمە 2016 یەکەم جار هاتوومەتە هەولێر جادەی 120 متریش نەبووە ئێستا 150 متریش تەوا بووە عنی بە شێوەیەک گەورە دەبێت زۆر بە شێوەیەکی خێرا هەڵبەتە مە پێویستی بە خزمەتگوزاریە بە دابینکردنی ڕێبان و زۆر شتی تریشە بێژگەلەوە لە بیر نەچێت بە داهاتی ناوخۆش موچەش دابین کراوە لە زۆر مانگە لە هەرێمی کوردستان کەواتە چۆن توانیتان بەم شێوەیە هەولێر گێشە پێ بدەن ئێمە لە پاش 2013 کە میزانیە بە تەواوی بەردرا ئەوەی کە گرنگ بوو نەوتی کوردستان دەڕۆی یعنی بەشێک لەو بابرین داهاتی نەوت
توانرا يعني حکومەتی هەرێم لەسەر پێی خۆی بۆست و زائدەن کە شەڕی داعش و ئاوارێکی زۆرش لە هەرێم هەبوو بەڵام نەگەیشتینە ئەو قۆناغی کە بتوانین هەموو ئەو پرۆژانەی باسم کرد 1200 پرۆژە کە خۆی گربەوە لە هەموو ئەو ڕێگاوبانانەی سنووری پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک کە ئەو جادە استراتیزیەی لە بینی محافەزەکان هەیە ئەمانە هەموو وەستێنران کە نەوتیش ڕاوەستا دووبارە مەشاکیلی گەورەتر دروست بوو حکومەتی فدرال ئەبووە یعنی وەکو ئەو قانونەی کە هەیە لە ساڵی 2013 هەتا ئێستا لە ساڵانە میزانیەی پەرەپێدان لە بۆ محافەزات دادەندرێ یعنی ئێستا میزانیەی پەرەپێدانی هەرسێ محافەزەی هەرێمی کوردستان لە ناو میزانیەی قانونی میزانیە عێراقی هەیە بەڵام کە سەرف ناکرێت بابەتەکە بابەتێکی سیاسیە و لە هەمان کاتدا بە پلانێکی سیاسی زۆر بەوردی کە حکومەتی هەرێم دەستی بە خزمەتگوزاریەکانی کرد بەبێ ئەوەی کە تەماشای زروفی هەموو زروفە سیاسیەکانی خۆشی دەکرد کە وەزعێکی زۆر خراپ بەسەر هەرێمی کوردستان داهاتیە حکومەتی فدرال بەڕاستی زۆر بەوردی ئیشی لەسەر ئەوەی دەکرد کو بتوانی پرۆژەی خزمەتگوزاریەکانیش لە هەرێمی کوردستان بوەستێ بەڵام خۆشبەختانە تیمی حکوومەت زۆر بە لێزانانە هەوڵدرا کە هەموو ئەوانەی کە جەناب باس کرد ئەو پرۆژانێک کە استراتیجی بوون وەکو ڕێگاوبانەکان وەکو بابرین هەموو ئەو پرۆژە ئیسیسماریانەی کە هەیە لە سنووری هەموو سنووری هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێری پایتەخت ئەوە جێی خۆشحاڵی بوو کە توانرا دەستەوەستان نەوەکەنان ئەو پارێکت تەشخیص کراوە دابین کراوە کە ئەمە پێویستە بە هەولێر بوونمونە ئەوەندە تەرخان بکرێت ئەو پارە چیت بەسەر دێت لە کاتێک تەرخانیش ناکرێت ئەو پارەی کە بە پێی قانونی موازنەی عێراقی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دادەندرێ ساڵانە خۆتان ئاگادارن کە یەک فلس سرف ناکرێت ئەوەی جێیداخە کاکار ئێستا ئەو گەنگەشەی کە ئێستا لە بینی حکومەتی فدرال و هەرێم هەیە مەسەلەکە بەس گسکە کرایەوە لە موچە ئێمە ئەگەر بێت و ئەو ئیتفاقی کە هەشە ئێستا وا دەکرێت خەڵک وا تێگەیە تەنها ئەو موچە بدرێتە خەڵک چکە کە داهات و نەوت دەدرێتە حکومەتی فدرال مەفروزە میزانیەی پەرەپێدانی محافەزات دووبارە دەست پێ بکاتەوە چکە ئەگەر قراروابیتن ئێمە لە هەرێمی کوردستان نەوت تەسلیم بکرێ و داهاتی ناوخۆش تەسلیم بکرێ ئەی پرۆژە خزمەتگوزاریەکان چۆن جێبەجێ ئەەکەی بەڕاستی ئەو پرسیارێکی گەورەیە ئەبی حکومەتی هەرێم ئەکیدم ئەو بیرۆکەی لە مێشتی حکومەتی هەرێم هەیە ئەگەر قراروابی تەنها موچە بدرێ ئێخۆمە ئەو خەڵکە پێویستی بە پرۆژەی خزمەتگوزاریە خۆ ناکرێ ئەو وڵاتە و تەوەسوعی گەورە هەیە لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر ئەویان نقطەیەکی ئەساسی ئەبێ مناقەشێکی جدی لەسەر بکرێ نوێنەرەکانی مە لە پەرلەمانی عێراق ئەو بابەتە بە هەند وەربگرن تەنها بەشەکە بەشەی موچەنیە ئەبێ باس لە میزانیەی پەرەپێدانی هەر چوار پارێزگا بکرێتن کە هەڵەبجەش ئێستا زیاد بووە ولی بێژگەلەوە حتا ئەو قەرزانەی کە عێراق وەردەگرێت هەرێمی کوردستان لێ بێ بەشە بە سەدان قوتابخانە وڵاتی چین بۆ عێراق دروست دەکای قوتابخانە بە شێریمی کوردستانیە حتا لە بواری تەندروستیشدا کەواتە تا چەند گرنگە ڕایگەشتی کوردستان تێبگە کایکە تو ئەو خزمەتگوزاریە هیچ نەبێ ئەگەر موچەشت هەبێ بەشی چی دەکات کاکەگەر مشکلێکی ترمان هەیە ئەوەی کە جەناوت باسەکەی بەشێکی خۆمانی یعنی بەداخەوە کە دەبینین لە سوسیال میدیا لە هەندێک کەناڵی فەرمی و غیرە فەرمی یعنی وای لێ هاتووە کە هەموو خەتابارێک دروستکرا لەسەر حکومەتی هەرێم ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە تەبیعیە حکومەتی فدرال نوێنەرەکانیان هەر لایەنە کە قسەی خراپ دەکا و بەرەو هەڵبژاردن دەچین پێم شتێکی تەبیعیە هەر قسێک بکە بەڵام ئەوەی کە جێی داخە برادرانی مە بە هەموو لایەنەکانەوە هەوڵ ئەدەن کە خەتایەکە بێخنە ئەستۆی حکومەتی هەرێم کاکارێ دوسێ نمونەی لۆت بینمەوە کاتی خۆی هەولێر لەسەر میزانی پەرەپێدان 137 هەبوو لە کۆی میزانی عێراقی کە 117 لە بۆ هەرێمی کوردستان دانرابوو لەسەر 117 کە خوردمان دەکردەوە دەبووە 137 143 لە بۆ پارێزگای سلێمانی 126 لە بۆ پارێزگای دهۆک کە دیتمان لە ساڵی 2005 هەتا 2013 بەو میزانی پەرەپێدانەی کە ئەو کاتی لە میزانی عێراقی هەبوو هێشتا نەمەڕابوو عیلاقات و پەیوەندی باش بوو هەولێر بەرەو پێش چوو زۆر بە سورعەتێکی باش بەرەو پێش چوو لە پاش 2013 هەتا ئێستا کە هیچ میزانیەکی پەرەپێدانیە ئەو ژمارە من باسم کرد نەمایە حکومەتی هەرێم دووبارە ئیشەکانی خۆی هەبە بەردەوام پێدەیە بە سەیرەکە لە چیە پارێزگایەکی وەکو بەغدا کە عاسیمەی عێراقە وەرە سەیرکە کە 4000 هەندی هەولێری پایتەختە کە میزانیە هەولێر ئەگەر 138 ئەوی بەغدا 190 بێ کە سەیرەکەی
ئەو خەڵکانی کە ڕۆنە بەغدا هەمومان دیدیتمان کە یەک پرۆژەی خزمەتگوزاری کە بنیای تحتی ئەو شارە چا بکرێ لە پاش باسەوەدەکی پردی دروستکرا بە و پردەکەش خەریکە بڕوخێ بارحال لە بوسلیش هەروە لە جیرانی خۆمانە ئێمە کە باسی هەولێرکەین سەرڕای ئەو گەباشانێکە لەسەر ئێوەنە پرۆژەی ئاوی هەولێر گەرنتی 30 ساڵی تری دابینکردنی ئاو بە هەولێر کراوە کارابای 24 دەمژمێری ئەو ڕێوبانانە ئایا ئەمە بەردەوام دەبێت سیر و ئەو ئیرادەی کە لە حکوومەتی هەرێم هەیە کە بەردەوام بوون چییە هاکار بەردەوام ئەوەیە کە ئەمە نیمانە و بەردەوامیشین خۆ ئەو میزانیە لە بەردەستی حکوومەتی هەرێم نەبوو ئەو میزانە زەبەلاحیکە لە حکوومەتی فدرالی عێراقیە حکوومەتی هەرێم ماوەی 11 ساڵە هیچ میزانیەکی لە بەردەست نییە ئەوەی کە باسم کرد خڕکردنەوە و داهاتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و بەشێک لەو نەوتەی کە هەبوو دەکرا خزمەتگوزاری وەزائیدەن ڕەواتبی خەڵکیشی پێدەدرا بەڵام بەداخەوە ئێستا ئەگە قەرارواویتن نەوتەکە تەسلیم بکرێ و لە لایەکی ترداهاتی ناوخۆی هەرێم نیوەی داهاتەکەش تەسلیم بکرێ ئێمە تەنها چاومان بەس لەوەی بی موچەی خەڵک بدرێ بەڕاستی ئەوە جێداخە و من تەسەورەکەم وەزعێکی خراپمان دێتە پێش لە ڕووی خزمەتگوزاری ئەبی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان و هەموو لایەنە سیاسەکانیش ئەو بابەتە بەهەند وەربگرن تەنها قسە لەسەر ئەوەی نەبی بە تەسلیمکردنی نەوت و بە تەسلیمکردنی نیوەی داهاتی هەرێمی کوردستان موچە بە خەڵکی بدرێ ئەبێ میزانەی پەرەپێدانی پارێزگاکان بگەڕێتەوە چونکە بەڕاستی ئەو کاتێمە هیچ شتێک نییە ڕووی لۆ بکەین یعنی داهاتی ناوخۆ کە تەسلیمی حکوومەتی فدراڵەکەی ئایا پرۆژە خزمەتگوزاریەکان چۆ جێبە دەکەی ئەوەی کە لە ساڵی 2013ەوە نیوەی جادەی 120 متری مابووەوە نەکرابوو پاش ئەوە 120 مەدی جێبەجێکرا 150 جێبەجێ هەموو ئەو جادانێک کە شەقامانێک کە لە ناو پارێزگا هەولێر هەیە و لە شار و شارچکەکان هەیە مەسەلەی خزمەتگوزاری تەندروستیە پەروەردەی هەموو سێکتەرەکان بەگشتی ئەگەر قراروابیتەن داهاتی ناوخۆ هیچ شتێک بەرامبەری نێتەوە وەکو میزانیە پەرەپێدان ئێمە بەڕاستی تووشی ئیشکالێکی زۆر گەورە ئەبین لە ڕووی خزمەتگوزاری بەڵێ ئیتر ڕەوشەکە بەم شێوەیە بڕێزکەن ئان خەیلانی سەرروکە بێرێ فراکسیۆنە پارتی لە جباتە پارێزگا هەولێرێ گەلێ سوپاس.